لە کۆی 7,981 تاوانی تۆمارکراو 7,309 تاوان ئاشکرا کراوە و تۆمەتباران دراونەتە دادگا بە پێی یاسا. واتە ڕێژەی ئینجازی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر لەو 6 مانگەدا 192 بووە و 108 ماوە و لەژێر لێکۆڵینەوەدا. هێزەکانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر 2755 تۆمەتبار لە هەموو تاوانە جیاجیاکان کە باندی دزی، کوشتن، ساختەکاری، ماددە هۆشبەرەکان، تەقەکردن، ڕێگریکردن هەتا دواتر تیایدا بووەوە دەستگیر کردووە. بۆ ساڵی 2021 لە هەموو سنووری شاری هەولێر و دەوروبەری 34 تاوانی کوشتر ئەنجام درابوو، 31 تاوان ئاشکرا کراوە و تۆمەتباران گیراون و دراونەتە دادگا سەبارەت بە ڕووداوی تەقەکردن، 21 حاڵەت تۆمار کراوە و 18 ئاشکرا کراوە و تەقەکەران دەستگیرکراون و دراونەتە دادگا.